من ڕێکەوت جەلال خاوەنی کارگەی دروستکردنی شیرینی و ساردەمەنی سەرەتا ئەم دوکانە چەند جیهازێکی ساردەمەنیمان داناوەکو بیرۆکەیەک بۆ دانانی دوکانێکی ساردەمەنی و بۆ پاشان پاقلاوە و برمە و جۆری شیرینیەکان هەندێکمان لە دەرەوە هێناوەکو بابەتێک بۆ دوکانەکە. بەڕاستی لەگەڵ ساردەمەنیەکە فکری ئەومان بۆ دروست بوو کە خۆمان کارگەیەک دروست بکەین بۆ دروستکردنی شیرینیەکان و بۆ دروستکردنی کێکەکان. بەڕاستی هەستین بەهێنانی ئەچیزەی جیاواز و ئەچیزەی متەتەور بەڕاستی وەکو ئێستا کە ئەبینن پاشەوە لە کارگەکەیە لەگەڵ بەدەستخستنی وەستا و کارمەندی شارەزا و لێهاتوو تایبەت بە دروستکردنی ئەو بابەتانە. ئێرە بەشی سەرەکی دروستکردنی شیرینیەکانە. زۆربەی شیرینیەکان لێرە دروستەکرێت و بە تایبەتیش کولیچە. لێرە چوار جۆر کولیچە دروستەکرێت: کولیچەی خورما، کولیچەی گوێز، کولیچەی پستاق، کولیچەی دایت. دایتەکەش بۆ وانەی کە ڕێجیمەکان یان شکریان هەیە ئەوە گرنگە کە بەڕاستی و جۆرەشمان هەبێت بەرەوەی هیچ شکرێکی تیان نییە و ئیسفادی لەکەن ئەم کەسانە. من هەر ساڵە ئیش شیرینیەکەم، بەس لە ئێستا ئیشی سەرەکیم کولیچەیە. هەیرەکە لە ئەرد و ڕۆن و شەکر و دەرمانی کولیچەی تێەکەین و هەروەها گوێزەکەشی شەکر و ڕۆن و ئەوی شەر دەرمانی کولیچە تایبەت بە خۆی تێەکەین بۆ ئیتامی خۆش بێ. چکە لە ئیشی کولیچەش ئیشی شەعری و پاقلاوە ئەوانەشەکەم، بەس لە ئێستا ئیشی سەرەکی کولیچەیە. چوار جۆر کولیچەمان هەیە: خورما و گوێز و دایت و فستەقیش. ڕۆژانە لە سعات 8ەوەین تاکو 4:45 بۆ ئیشکردن. ئێمە جگە لە ئیشی کولیچەکە لە پێش ئیشی کولیچە گرنگی بە پاکخایەنەکەین کە هیچ کارمەندێک بۆی نییە نەبێت دەستکەش نەبێت دەمامک ئیش بکات لەبەرەوەی بتوانین باشترین بەرهەم پێشکەشی خەڵک بکەین و پاکخایەنترین بەرهەمیش. کۆمەڵی ئافرەتمان هەیە کە ئێستا لە ماڵەوەن دەستڕەنگینن، ئەتوانن بچن ئێستا بەهرەکەی خۆیان لە شوێنێک بەکاری بێنن و پێشکەشیکەن. ئێستا من بۆ نمونە ئیشی کولیچەکەم، ئەگەر ئەم ئیشە خۆشەویستیم بۆی نەبیان حەزم لێی نەبێ ئەوە بێگومان سەرکەوتو نابێت و کولیچەکەش لەوانەیە جوان دەرنەچێ بەدەستمەوە. ئێمە لێرە نزیکی 26 کارمەندێکمان هەیە بەگشتی لە ناو ئەم پرۆژەیە، بەتایبەتیش لە ژووری ئێرە کە ژووری تایبەت بە دروستکردنی شیرینیەکەیە 7 کارمەند و وەستامان هەیە. یعنی ئێمە لە پرۆژەکەیە گرنگیمان بەوەیەوە کە بەڕاستی هەلێکی کار بڕەخسێنین بۆ ئەوەی کۆمەڵێک گەنج و هاوڵاتی ئیسفادەی لێ بکەن بۆ بەگەڕخستنی ئەو بەهرەی هەیەە بۆ تواناکانیان بەگەڕ بخەن، خەڵکی ئیسفادی لێ بکەنەوە گەنجەکانی ئیسفادە لە ئیشەکە بکەن. و بەڕاستی ئێمەش گرنگیمان زیاتر بەوەیەوە لە ڕەخساندنی هەلی کارەکە گرنگی بەوە بدەین بەشی زۆری ئافرەتان بێت. ئافرەتان زیاتر دەستڕەنگینترن لە کارەکانە، جوانتر ئەتوانن ڕەنگینی بە پیشەکە بدەن، بە ئیشەکە بدەن، جوانبی ڕازێننەوە. لەو هۆکارەوە ئێمە گرنگیمان بۆیەوە کە بەشی زۆری کارمەندەکانمان ئافرەت بێت، وەستاکانمان ئافرەت بێ. لەگەڵەوەشە وەستای تایبەتی شیرینیمان هەیە، ڕاستە پیاوە، بەڵام زۆر بەشیان گرنگیمان بۆیەوە کە ئافرەت بێت، ڕەنگینی زیاترتیا دروست بکەن. تایبەتمەندی و جیاوازبوونی شیرینیەکانی ئێمە بەڕاستی لەوایە کە ئێمە گرنگی ڕاستە بە بەشی قازانجین، بەڵام زیاتر گرنگی ئێمە لە شێوازی دروستکردنەکەیەتی ئێمە پڕگوێز و پڕفستەقیانەکەین. بۆیە بەڕاستی خەڵکێکی زۆر تامەزۆی ئەوەن بێن لێرە شیرینیەکانمان بکڕن. بە تایبەتیش کاتێک کرد پاقلاوە و شیرینیەکانی کەشمان جیاواز لەوا دەرەکەون کە کەسێک ئەیخوات نایەت لە دڵی، یعنی زۆرش ئەو شیرینە نییە کە بەڕاستی حەز نەکات دووبارەی بکاتەوە. کاتێک دانێک خوات حەزەکات دانێکی کە دووبارە بکاتەوە. لەگەڵ ئەوەشا بەڕاستی خەڵکانێکی زۆر یعنی هەم هاوڵاتی هەم دوکانی شیرینی تر تەلەفۆنمان بۆ ئەکەن، شخصی بەڕاستی تەلەفۆنیان بۆ کردومەوە بۆ پەیجەکەشیەکەن کە داوای جملە ئەکەن و خەڵکانێکی زۆر لە دەرەوەی شار لە سێستادە لە هەڵەبجەی تازە لە عەربەت لە بەشی
چەمچەماڵ و بازیان و ئەوانە بەڕاستی پەیوەندیان پێوە کردوین بۆ ئەوەی کە بە جوملە لێمان وەربگرن لەبەرەوەی سوپاس بۆخوا کە جێی خۆی گرتووە لە دڵی خەڵکا و تایبەتمەندیەکی جیاوازی هەیە شیرینیەکانی ئێمە و کولیچەکان بەڕاستی کاتێک لە کۆتایی مانگدا لێرەدا لەگەڵ شەریکەکەم بژێوی ژیانی خۆمان و چەند کارمەندێکی زۆر دابین دەکەیت ئەو کاتە بەڕاستی ئەحەسێنەوە.